ئەم پیاوە خەڵکی ئەفغانستانە لەگەڵ هاوسەر و منداڵەکەی و خێزانێکی دیکە قاچاقچی لە بری ئەوەی بیان بات بۆ تورکیا و لەوێ بۆ وڵاتانی ئەوروپا هێناوێنێتی بۆ هەولێر و پیانی وتووە ئێرە تورکایە. بە گوتەی خۆیان دوای گەشتیان لەلایەن ئاسایشی هەولێرەوە بۆ ماوەی 7 ڕۆژ دەستگیر کراون و دواتر لە زاڵگەی ئەو دیوی دێگەڵە لە سنووری کۆیە ئازاد کراون و ناچار لە نێو مزگەوتێکدا بمێننەوە. فەیروز و منداڵەکەی دوای نەخۆشکەوتنیان دواتر ئیدارەی خۆجەیی کۆیە بەبوونیان لە سونرەکە دەزانێت و سەردانیان دەکەن و دەیانگەێنە نەخۆشخانە. سێ شەو و 3 ڕۆژ لە ڕێگا بووین. زۆر سەخت و ناخۆش بوو ڕێگاکە. کوڕەکەم و خێزانەکەم تەواو ماندوو بوون. 5 ڕۆژی خایان تا گەیشتینە هەولێر. لەوێ قاچاقچی ئێمەیدا گورت و گوتی ئەمە تورکایە. دواتر ئاسایشی هەولێر دەستگیری کردین و 7 ڕۆژ زیندانی کراین و دواتر ئێمەیان لە نزیک مزگەوتێک ئازاد کرد. 6 ڕۆژ لە ناو مزگەوت ماینەوە. من لەو کاتەوەی لە زیندان بووم تووشی نەخۆشی هاتووم. هەردوو خێزانەکە بە گوتەی خۆیان بە هاتنی تاڵیبان ئەفغانستانیان بەجێهێشتووە ڕۆیان لە ئێران کردووە. دوای کۆکردنەوەی بڕەپارێک تا پێی بگەنە وڵاتانی ئەوروپا، بەڵام قاچاقچی جگەلەوەی پارەکەیان دەبات و هەڵدێت کێشەی دیکەی یاسایی لە کوردستان بۆ دروستکردوون. لەو کاتەوەی تاڵیبان هات نەمان دەتوانی وانە بخوێنین و نەمان دەتوانی بێ هاوسەری خۆمان بچینە دەرەوە. ئەم ڕەوشە بۆ ئێمە زۆر سەخت بوو. خوشکە بچووکەکەم دەیتوانی تا پۆلی 6 بخوێنێت. تووشی حاڵەتی سەرێشە بووم و حاڵەتی دەرونیم زۆر خراپ بوو. لەو کاتەدا ناچار بووین ڕێگەی چوونە دەرەوە بگرینە بەر. چون لەوێن دەرسەردانمانکردن دوای پشکنینی سەرەتایی لە شوێنی خۆیان دەرکەوت باری تەندروستیان جێگیرە. تەنیا 2 کەیسیان هەم منداڵەکە و یەکێ لە پیاوەکان پێویستی بە گواستنەوە بوو بۆ نەخۆشخانە بۆ زیاتر پزیشکی پسپۆر ببینین و پشکنینی زیاتری بۆ بکرێت. خۆشبەختانە ئێستا باری تەندروستی هەمویان جێگیرە لە ژێر چاودێری پزیشکیدان لە ناو نەخۆشخانەکەمان. دەنگی ئەمریکا ویستی ڕای ئاسایشی هەولێر لەسەر دەستگیرکردن و ئازادکردنیان لە سنووری کۆیە وەربگرێت، بەڵام پەیوەندیەکە بەردەست نەبوو. ئەم هاوڵاتی ئەفغانیانە چارەنووسیان لە نێو تونێلێکی تاریکدایە، چونکە لەلایەک بێپارەی و نەخۆشی ڕووی لێکردوون، لەلایەکی دی کێشەی بە قاچاق داخڵبوونیان بۆ کوردستان. ئەو دوو خێزان ئەفغانیەی کە بۆ خۆشگوزەرانی کۆچیان کردووە ئێستا کەوتونەتە نێوان دوو بەرداشەوە، ناوە تا بتوانن بگەڕن بۆ وڵاتی خۆیان نا ئەو وڵاتەی کە دڵخوازیانە و دایانەوێت کۆچی بۆ بکەن. دیار جەمال دەنگی ئەمریکا کۆیە.